ڕۆژی 16 سM لە زانکۆمان کۆنفرانسێکمان بەست بە ئامادەبوونی بەڕێز مەهدی عەلاق کە ئەمینداری ئەنجومەنی وەزیرانی عێراق بوو. لێ پرسیارمان لێ کرد و دووپاتی کردەوە، وتی فەرمانەکەی بەڕێز سەرۆکۆمار گەشتۆتە جێی خۆی و کاری لەسەر کراوە، لەم ڕۆژانە دین کاری لەسەرەکەین. خۆشبەختانە لیژنەیە پێش ئەم بەڕێزانە لە بەغاوە هاتن و ئەم بەڕێزانە ئەوە دووەم جارە وەکو لیژنە یەنێ ئێرە بۆ دەستشانکردنی شوێنەکە و بینینی بە چای خۆیان وەکو تەسبین با بڵین. ئێمە شوێنێکی وا گەورە نەبوو وەکو مڵکی زانکۆی بێ با بڵین، کێشەی ئەوەمان نەبوو. خۆشبەختانە سەرۆکایەتی شارەوانی هەڵەبجە بە سوپاسەوە بەڕێز کوێستان خان شوێنەکەی بۆ تەرخان کردین و وتی بۆ کارێکی وا و بۆ زانکۆ و بۆ شارەکە هەر جێگایك و هەر شوێنێک بێ لە ئێوە نزیک بێ بۆ ئێوە باش بێ، ئێمە لە خزمەتین. خۆشبەختانە بۆیان تەرخان کردین، زۆر سپاسیانەکەین. ئەمە ئەچێتە بواری جێبەجێکردنەوە، پارەیەکی زەبەلاحی تێئەچێ، خەڵکی ناوچەکە ئەبوژێتەوە. ئێمە وەکو زانکۆی هەڵەبجە سوودێکی زۆر لێ ئەبینین و دام و دەستگاکانی تری هەڵەبجەش. احنا وفد هندسي من وزارة الإعمار والإسكان العراقية. ئێمە وەکو لیژنەیەکی هونەری وەزارەتی ئاوەدانکردنەوەی عێراق سەردانی هەڵەبجەمان کرد لە پێناو ڕووپێویکردن بۆ دروستکردنی هۆڵێکی تایبەت بە بۆنە و کۆبوونەوەکان تایبەت بە زانکۆی هەڵەبجە. شاری هەڵەبجە وەکو پارێزگایەک شایانی ئەوەیە کە هۆڵێکی شایستەی هەبێت لە پێناو بەڕێوەچوونی بۆنە و ئاهەنگەکان و یادکردنەوەی ئەو ڕوودا و کارەساتە خوێناویانەی بەسەر ئەم شارە هاتووە. ئێمە کارەکانی خۆمان تەواو کردووە، لە هەمان کاتیشا لەگەڵ سەرۆکایەتی زانکۆی هەڵەبجە تاوتوێی بابەتەکانمان کرد لە ڕووی شێوازی بەڕێوەبردن و ڕێکارە یاسایەکانی تر. هیوادارین کە پرۆژێکی گونجاو دروست بکرێت کە شایستەی شاری هەڵەبجە بێت. ويليق بتاريخ العريق يا ربي.